هشتی مارس لهمو جنانی جیهان بتایبەتی لە ژنانی کورد پیرۆز دەکەم هەموو ڕۆژێک هیوادارم ژنانی کورد هەر لە ڕۆژێکی خۆش دابن من هەموو ڕۆژێک بە ڕۆژی ژنان ئازانم تەنها ئەمڕۆ کە هەشتی مارسە وەکو بەڵێنێکە بۆ تێکۆشان بۆ خەبات لە پێناو یەکسانی لە پێناو مافەکانی ژنان و لە دژی ئەو هەموو نەعەدالەتی و کوشتن و توند و تیژی کە بەرامبەر بە ژنان ئەکرێتن لێرە بەڵێنی خەبات مندووپات دەکەینەوە لەم ڕۆژەیە. دوای تا چەند مافەکانتان پارێزراوە؟ بەداخەوە ئێمە ڕۆژ بە ڕۆژ ئەبینین کوشتنی ژنان هەیە ڕۆژ بە ڕۆژ تند و تیژی بەرامبەر بە ژنان هەیە و ڕۆ لە زیادبوونە بەڕاستی لەبەرەوەی لە وڵاتەکەی ئێمەیە لێرە یاسایەکی تند نییە یاسایەکی لاواز هەیە بەرامبەر بەو تاوانانە چونکە زۆر کەس کە تند و تیژیش بەرامبەر ئەکرێتن بەڵام ناچن بۆ دادگا لەبەرەوەی ئەزانن کە حتا لە دادگاش لە ڕۆی دادگاش مافەکان یان پارێزراو نییە لە ڕۆی یاساییشەوە لەوێش هەر پشتگیری لە پیاو ئەکرێتن و مافەکانی ژنان لەوێش زڵم لە مافەکانیان ئەکرێتن و مافەکانیان ناسێنرێتن لەبەرەوە بینین بەداخەوە ڕۆژ بە ڕۆژ تاوانی تند و تیژی و کوشتنی ژنان ڕۆ لە زیادبووندایە.